بازرگانیکردن بە مرۆڤ بە یەکێک لە دیاردە جیهانیەکان دەناسرێت و هاوکاتیش یەکێکە لە تاوانە گەورەکان کە دژ بە بەها مرۆڤایەتیەکانە. لە بەرنامەی شەمپەنجەم جارە باس لە دیاردەی بازرگانیکردن بە مرۆڤ دەکەین و هاوکاتش دەمانێت بزانین هەرێمی کوردستان لەسەر ئاسی جیهان لە کوێی ئەم دیاردەیەدایە و ئایا ئەو دیاردەیە لە هەرێمی کوردستان بوونی هەیە؟ هاوکاتیش دەوری حکومەتی هەرێمی کوردستان ڕۆڵی حکومەت نیشاندێن لەوەی چیان کردووە بۆ بنبڕکردن و سنوردارکردنی ئەم دیاردەیە. لەم بەرنامە چەند چیرۆکێکی تایبەتمان ئامادە کردووە کە چەند تۆمەتبار و دادخوازێکن کەوا لە ڕێگەی بازرگانیکردن بە مرۆڤ زیانیان گەیاندووە. هاوکاتیش ئەو باندانە ئێستا دەژی کراون لە شوێنپەنجە تەواوی چیرۆک و لێکۆڵینەوە بە داداچوونەکان سەبارەت بە بازرگانیکردن و ڕۆڵی حکومەت و وەزارەتی ناوخۆ لە بنبڕکردنی ئەم دیاردەیە نیشاندێن. شوێنپەنجە لەم ئەڵقەدا باز لە دیاردەی بازرگانیکردن بە مرۆڤ دەکات کە ئەو دیاردە لە هەموو جیهان بە شێوەیەکی بەرچاو بوونی هەیە. یاسا بە یەکێک لە تاوانە گەورەکانیش دایدەنێت. مەرج نییە بازرگانیکردن بە شێوەیەکی دیار و ڕاستەوخۆ کڕین و فرۆشتن بە مرۆڤەکان بێت، بەڵکو زۆر جار شێوەی جیاوازی هەیە کە دەچێتە قالبی بازرگانی بە مرۆڤەکان کە ئەنجام بدرێت. هەرێمی کوردستانیش بەدەرنیە لەو دیاردەیە، بەڵام لە چاو وڵاتانی جیهان و ناوچەکە زۆر جار دەگوترێت کۆنتڕۆڵ کراوە و دیاردەکە سنووردار کراوە. بە پێی داتاکان بەڕێبەرایەتی نیشینگەی هەولێر دوای دەست بەکاربوونی کابینەی نوێی حکومەتی هەرێمی کوردستان با پاڵپشتی سەرۆک وەزیران و پێداگری وەزارەتی ناوخۆ ئەو تاوان و دیاردە سنووردار کراوە. بەڕێبەرایەتی نیشینگەی هەولێر پلان بۆ چاودێری دۆخی کرێکارانی بیانی دادەنێت و لێکۆڵینەوە لە دۆسیە و شوێنەکان دەکەن کە لە ڕێگەی بەشی بە دوواداچوونی خۆیان ئاگادار دەکرێنەوە. بۆ ئەمە بەستا بەڕێوەبەری نیشینگە دەبینی. بەڕێز جەنابی عەمید، سەبارەت بە بازرگانیکردن بە مرۆڤ، بازرگانیکردن بە مرۆڤ چییە؟ بازرگانیکردن بە مرۆڤ دیاردەیەکی جیهانیە. تایبەت نییە بە ئەو دیاردەیە کە تەنها لە هەرێمی کوردستان هەبێت، بەڵام ڕێکارەکانی خۆپارێزی لە بازرگانیکردن بە مرۆڤ لەلایەن ئێمە وەکو حکوومەتی هەرێم تا چەند ڕێگر بووە لە ئەو دیاردەیە. بۆ نمونە کەسی بیانی کە ڕۆکاتە وڵاتی ئێمە شارەزانیە بە شێوازی یاسا و ڕێساکانی حکوومەتی هەرێمی کوردستان لەسەر چه ئاستێک ئێمە لەسەر چه بنەمایەک ئێمە کەسی بیانی کار دەکات لێرە. ئێمە وەکو بەڕێبەرایەتی نیشینگەی پارێزگای هەولێر خۆمان بە پارێزەری کەسە بیانیەکان دەزانین لە هەرێمی کوردستان و دامەزراوەکانی تری وەزارەتی ناوخۆ وەکو بەڕێوەبەرایەتی تاوانە ڕێکخراوەکان ڕاستە و خۆ ئێمە بۆ ڕێگریکردن لەم دیاردەیە بۆ ئەوەی کەمترین دیاردە هەبێت یان حاڵەت هەبێت لە هەرێمی کوردستانە ئێمە چەند ڕێکاری زۆر توندانراوە بۆ ئەوەی ئەو کەسانەی کە بەم کارە هەڵەسن ڕێگریان لێ بکەین. لە سەرەتاوە لە کەسی بیانی کە دێت ئێرە لە وەرگرتنی پاسپۆرتەکە لێی و ناچارکردنی کە لەگەڵ ئەو کەسە بمێنێتەوە خاڵی یەکەمی دەستپێکردنی بازرگانیکردن. سەرەتاش با چیرۆکی ئافرەتێکی بیانی خزمەتگوزاری ماڵێک دەست پێ دەکەین کە خاوەنەکەی لە شاری بەغدا مافی پێشل کردووە و بازرگانی پێوە کردووە، ناچار دەبێت بۆ هەولێر ڕابکات. Then I came in Baghdad International Airport because I was in my country. I have agents. Then they told me هاتوومەتە عێراق بۆ ئەوەی کار بکەم. سەرەتا منیان هێنا بۆ بەغدا. ئەو کۆمپانیایی کە منیان هێنا بوو بردمیانە نووسینگەکەی خۆیان و پێیانوتم دەبێت گرێبەست بکەیت بۆ ماوەی 2 ساڵ وەک کارگوزارێک لە ماڵان کار بکەیت. منیش ڕازی بووم چونکە ماڵ و منداڵم بەجێ هێشتووە و ئەوانیش پشتیان بە من بەستووە. یەکەم جار چوینە ماڵێک لە بەغدا وتیان بۆ ئەم ماڵە کار دەکەیت. پاشان بۆ 3 ماڵی دیکە کارم دەکرد. ماڵی دایکیانم پاک دەکردەوە، ماڵی کچەکەیان و ماڵی کوڕەکەشیان. ئەمە تەنها بە مانگانەی $300.
بەڵام لە گرێبەستەکەدا باسی ئەوە نەکرابوو. تەنها وترابوو لە یەک ماڵدا ئەو بڕە پارەیەم پێدەدرێت نەک 3 ماڵ. پەیوەندیم کرد بۆ کۆمپانیایەی کە منیان هێنابوو بۆیانم ڕوون کردەوە و پێیانم وت خەوم نەماوە لە بەیانی تا ئێوارە هەر خەریکی ئیشم، تەنانەت کە نەخۆشیش ئەکەوم گوێم نادەنێ. پێیان وتم کە کۆمپانیایەکە لەلایەن پۆلیسەوە داخراوە بەهۆی ئەوەی گلەی و گازندەی زۆری لێکراوە. ڕۆژێکیان کە لە ماڵەکە کارم دەکرد بە باوکەکەیانم وت کە چیتر نامەوێت کاریان بۆ بکەم. ئەویش لی دام و دەموچاوم شین بووە. ڕسمی دەموچاوم گرت و ناردم بۆ سەرپەرشتیارەکەم و داوام لێ کرد پاسپۆرتەکەم بداتەوە، چونکە دەمویست بگەڕێمەوە بۆ وڵاتەکەم. بەڵام داوای 2000 دۆلاری لێکردم، منیش نەمدا. خوشکەکەم لە هەولێر بوو کاری دەکرد. لە بارودۆخەکەم ئاگادارم کردەوە وتی هەر چۆنێک بێت خۆت بگەێنە هەولێر. منیش هاتمە ئێرە و تا ئێستا چەند ماڵێکم گۆڕیوە. لە سریلانکاوە خێزانەکەم پاسپۆرتێکی نوێیان بۆ دەرکردم و بۆیان ناردم. ئێستا دەبێت بگەڕێمەوە چونکە دایکم کۆچی دوایی کردووە، کەس نییە ئاگای لە منداڵەکانم بێت. هەولێر شوێنێکی باشە بۆ کارکردن، خەڵکەکەی زۆر باشن، دەمان بنە مۆڵەکان لەگەڵ خۆیان و دەمانگەڕێنن. ئەگەر دایکم کۆچی دوایی نەکردایە نەدەگەڕامەوە چونکە خەڵکی ئێرە زۆر باشن. لە دوای دەست بەکاربوونی کابینەی حکوومەتی هەرێمی کوردستان و هەوڵەکانی وەزارەتی ناوخۆ بۆ پاراستنی مافی کرێکارانی بیانی، هەرێمی کوردستان بۆ وڵاتانی دەوروبەر و عێراقش بۆتە دیاردەیەکی نوێ بۆ سنوودارکردنی بازرگانیکردن بە مرۆڤ و پاراستنی مافی کەسانی بیانی لە کارکردن و مانەوەیان. ناوت چییە؟ من ناوم ئامالە. ئامال؟ ئامال. خەڵکی کوێیت؟ خەڵکی دیمەشقم. ماوەی چەندە لە هەولێریت؟ نزیکەی 10 ڕۆژە. 10 ڕۆژە؟ بەڵێ. کەس دەناسیت لەوانەی کارەکەیان بۆ ئەنجام داویت؟ بەڵێ جوانیان دەناسم. چۆن ئەوانت ناسی؟ لە ڕێگەی ئینتەرنێتەوە. کێ ڤیزاکەی بۆ وەرگرتی؟ پارێزەرێک دەبوایە ئەوان وەری بگرن بەڵام دابویانە پارێزەرێک. لەکوێ دەمانەوە؟ لە ئوتێلدا. کۆمەڵێک ئافرەتی زۆر هەیە لە سووریا سەفەر دەکەن. من قوتابی زانکۆ بووم بەشی ئەندازیاری دیزاین 2 ساڵم بوو. من لە ڕێگەی نووسنگەیەکۆ ناسی کە کاریان لەگەڵ دەکرد. پارێزەرێک هەیە کۆمەڵی گەنج لەگەڵی کار دەکەن. پێیان وتم کە کچێک هەیە دەیەوێت سەفەر بکات و پێویستە ڤیزە و پاسپۆرتی بۆ دەربهێنیت بە شێوەیەکی یاسایی. من هاتمە هەولێر لەگەڵ چەند کچێکی دیکە. هیچ شتێکم لەبارەی ئەوانەوە نەدەزانی. 4 کچی دیکە بوون. ئەوانیان ناردە بەغدا. کە داوای پاسپۆرتەکەمم کردەوە داوای 3000 دۆلاریان لێ کردم. ئەو پارەی لە من داوا دەکرد. هلا في شراكة من سوريا لبغداد في شراكة يعني شەریکایەتی هەیە لە سووریاوە بۆ بەغدا. ئەمانە ڕێکەوتون و پارە وەرەگرن. داوای 3500 دۆلاریان لە من کرد. بۆ هاوڕێکەشم داوای 500 دۆلاریانە کرد. کڕین و فروشتنیان بە ئێمەوە دەکرد. جواز و ئیقامەیان لێوەرگرتین و دەبوای بە قسەی ئەوان بجوڵینەوە هەرچی ئەوان بڵێن ئێمە ئەو شتە بکەین. من ڕێنمایی هەمووان دەکەم پشت بە نووسنگەکان نەبستن. ویسیان هاوڕێکەم بە قاچاق ببەنە بەغدا و بیفرۆشن. من پەیوەندیم بە پۆلیسەوە کرد و پۆلیس دەستی بەسەریانداگرت. کێشەکەیان چارەسەر کرد و پاسپۆرت و ئیقامەکەیان دایەوە پێمان. من ڕێنمایی کچانی سووریا دەکەم باوەڕ بە پرۆپاگەندەی ناو ئینتەرنێت نەکەن. من لە ڕێگەی ئینتەرنێتەوە پەیوەندیم بە کەسێکەوە کرد ناردمیە نووسنگەیە گوتیان گوایە کاری ئارێژگا هەیە لە هەولێر. هاتمە هەولێر وتیان دەبێ بچیتە بەغدا و لەوێ ئیش بکەیت. منیش وتم نایم، وتیان بەدڵی خۆت نییە، پاسپۆرت و ئیقامەت لای ئێمەیە، دەبێ بچیتە بەغدا. منیش پەیوەندیم بە پۆلیسەوە کرد و ئەوان بەهانامەوە هاتن. دایانویست بم بەنە بەغدا و لەوێ کاری لەش فرۆشین پێ بکەن. بە پێی زانیاریەکانی شوێن پەنجا بەشی بەدواداچوونی نیشینگەی هەولێر لەگەڵ بەڕێوەبەراتی بازرگانیکردن بە مرۆڤ و نووسنگەی تاوانە ڕێکخراوەکانی وەزارەتی ناوخۆ و ئاسایشی هەولێر بە شێوەیەکی مەیدانی لە ناکاو چاودێری ئەو شوێنانە دەکەن کە گومان دەکرێت ئەو دیاردەیە تێدا هەبێت و ئەو کەسانش کە گومان لێکراو بن دەستگیر دەکرێن. ئیشی من ئەوە بوو ڤیزە و تیکتەکان بۆ کچەکان وەربگرم و ئوتێلیان بۆ دابین بکەم. پاشان کەسێک داهات بە دوایاندا و بەرەو بەغدا دایانبەن و ئەمەش بە شێوەیەکی نایاسایی دەکرێت و وە بە قاچاق دەبردرێن. البنات راحت على مكتب بشام. کچەکان چوو بدە نووسنگەیەک لە دیمەشق. باسی ئەوەیان کردبوو کە ئیشی ئارایشتگە دەکەن. نووسنگەکە پەیوەندی بە نووسنگەیەکی دیکەوە کردبوو لە بەغدا. ئێمە کرێکار بووین. خەریکی چاکردنی ماڵی ئەو کەسانە بووین کە نووسنگەکەیان هەبوو. کوڕێکی سووری لەم نووسنگەیە کار دەکات.
ئەویش چاوی بە کوڕێکی هاوڕێم کەوتبوو لی پرسی بوو خەریکی چین لێرە هاوڕێکەشم وتبووی کاشی ماڵان دادەنێن ئەویش لی پرسی بوو ئەی تۆ چی ئیشێ دەکەی ئەویش وتبووی لە فلانە کۆمپانیا کار دەکەم ئەویش پرسی بووی ئیشەکەتان چییە وتبووی کرێکاری بیانی دەهێنین لێرە دایانخینە سەر ئیش وتبووی چەند کچێکی سووری دەناسم دەیانەوێ بێن لە ئارایشگیە کار بکەن ئێوە کەس دەناسن لە هەولێر ڤیزەیان بە وەربگرێ وتبووی پرسیارت بۆ دەکەم هاتوو لە منی پرسی منیش وتم نووسنگەیەک دەناسم کە پارێزەرێک کاری تێدا دەکا ڤیزە و ئیقامە وەردەگرێت بۆ خەڵکی منیش وتم دەکرێ بەڵام چ سوودێکی بۆ من تێدا دەبێت وتی کە هاتن ئەوان دەخینە سەرکار و نزیکەی 1200 دلاریان لە کرێ ئیشکردنەکەیان لێوەربگرە منیش ئیشی ڤیزە و ئیقامەکەیانم بۆ ڕێخست بەڵام وا بڕیار بوو بنێردرێنە بەغدا بۆ ئیشکردن منیش ڕازی بوون لەگەڵیان کارم کرد بەڵام کەسێکی دیکە هاتوو دەیبردن بۆ بەغدا کچەکان گەیشتنە هەولێر لە ئوتێلەکە نانمان دەخوارد پارێزەرەکە تەلەفۆنی بۆ کردم و وتی کە ڤیزە و ئیقامە یەکێکیان ئامادەیە تەنیا هی ئامال هەر ئەوەندەم زانی پۆلیس هاتنە سەر سەرمان لە هوتێلەکە ئەمە هەموو چیرۆکی منە تەنانەت خۆم بە کچەکانم وتووە لەگەڵ ئەو کوڕە مەستنە بەغدا کەسێکی باوەڕ پێکراو نییە پێیانم وت نەستنە بەغدا لە هەولێر کار بکەن پارەی خۆمانمان بدەنێ و ئەمە هەموو کێشەکەیە تەنانەت باسی ئەوەشمان کرد ئەگەر ئایا ئیشی دەست نەکەوێت دەیگەڕێنێتەوە بۆ سووریا چونکە هێشتا ئیقامەی بۆ وەرنەگیراوە ئەمە هەموو ئەو ڕووداوەی نێوان من وە کچانەیە منیش کێشەیەکم لەگەڵیاندا نییە دوای ئەوەی کە زانیاریمان پێدرا بە هەبوونی کڕین و فرۆشتن بە چەند کەسێکی بیانیەوە بە هەمەهەنگی لەگەڵ بەڕێوەبەرایەتی نشینگەی هەولێر هەڵساین بە دوواداچوونی ورد لەسەر ئەم بابەتە دواتر بۆمان دەرکەوت کە دوو کەس هەڵدەستن بەم کارە بەم تاوانە ئەم دوو کەسەمان دەستگیر کردو و هەروەها توانیمان دوو ئافرەت کە ئامادەکرا بوو بازرگانیان پێوە بکرێت و توانیمان ئەو دوو ئافرەتە لە چەندجان ڕزگار بکەین دوای لێکۆڵینەوە بۆمان دەرکەوت کە ئەم ئافرەتانە لە وڵاتی خۆیان کۆمپیاڵەی بە بڕێک پارەی زۆریان پێ ئەنجام درابوو بۆ ئەوەی کە بێن ئیجبار بن لەژێر دەستی ئەو کەسانە کار بکەن. بابەتی بازرگانیکردن بە مرۆڤ بە بەراورد هەرێمی کوردستان لەگە وڵاتانی دەوروبەر و لەگەر عێراقش چۆنە و هاوکاتیش ڕۆلی حکوومەتی هەرێمی کوردستان چ بووە بۆ ئەوەی مافی کەسانی بیانی پارێزراوبی هاوکاتیش ڕێگری بکرێت یان ئەو دیاردەیە ئەو تاوانە سنووردار بکرێت. ڕۆڵی سەرەکی جەنابی سەرۆکی حکوومەت لە بەرنامەی کاری خۆی وەکو بەرنامەی کابینە نۆمی حکوومەتی هەرێمی کوردستان بە دیاریکراوی ئەم بابەتە لە یەکێک لە خاڵەکانی بەرنامەی کاری جەنابیانە هەبووە و بەڕاستی ئەو پشتیوانەی بۆ دامەزراوەکانی ڕێگریکردن لە بازرگانیکردن بە مرۆڤ کە بە ڕێزیان وەکو هێزێکی پشتیوانی بەهێز بۆ دەستگاکانی پۆلیس و هێزەکانی ئاسایشی ناوخۆ وای کردووە کە ئێمە لە هەر ئاستێکا بن ئەوانەی کە دەستیان لەو بابەتە هەبێت ڕوبەڕویان بینەوە نەهێڵین بەردەوام بن لە کارەکانیان. ئەمە وای کردووە ئێمە بەراورد بکەین بە ساڵانی پێشوو لە ساڵی 2019 ئێستا ساڵی 2023 ساڵ بە ساڵ کێرڤەکە بەرەو داشکان دەڕوات بەرەو کشانەوە دەچێت کە وای کردووە ئەم ڕێکارانەی کە بەرامبەر ئەم بابەتە بەکار هاتووە بتوانین ڕێگر بین و نەهێڵین ئەم دیاردەیە فراوانتر بێت. هەرێمی کوردستان شوێنێکە بۆ یاسا سەروەری نەک بۆ باندەکانی قاچاقچێتیکردن و بازرگانیکردن بە مرۆڤ. ئێمە بە پشتیوانی جەنابی سەرۆکی حکوومەت ڕێگرین و ڕێگریمان کردووە لە تەشە نەکردنی یان بڵاوبوونەوە ئەم دیاردە لە هەرێمی کوردستان و ئەگەر بەراوردی ئێمە بکەن بە شارەکانی تری عێراق باشووری عێراق و بەغدا و بەراوردمان بکەن بە وڵاتانی دراوسێش دەبینن کە ئێرە بەراورد بە وڵاتانە بۆ شوێنانی تر لە ئاستێکی زۆر پێشکەوتووە. ئەمەش لە راپۆرتی ڕێکخراوە نێودەوڵەتیەکانیش ڕەنگی داوەتەوە کە دیاردەی بازرگانیکردن بە مرۆڤ دیاردەیە کە تا ڕادەیەک نزیکی نسبەتی سفر بۆتەوە و لە راپۆرتەکانی ڕێکخراوە نێودەوڵەتیەکان ئاماژەی پێکرا.
شلون جيت ليش جيتي حتى تشتكي چۆن هاتی بۆ ئێرە و بۆچی هاتی هاتوویت بۆ ئەوەی شکایەت لە بکەیت تەواو حەقی خۆتە عقی سالار دۆسێکی بۆ بکەنەوە باشە و بزانن ڕقم مۆبایل و شتەکەی بزانن کی هەر سپۆنسەری بۆ لە ئاساسدا ساڵ لە چەند ساڵە لێرە دەژیت 1 ساڵە 1 ساڵە کێشە نییە ئیشەڵا ئێمە یارمەتیت دەدەین بەڵام دەبێت تۆش یارمەتیمان بدەیت ژمارەی مۆبایل و ناوی سپۆنسەری پێشوتمان بدەیت هەروەها کێ ئیقامەی بۆ کردویت چۆن ناوە دەناسیت خەڵکی کوێیە ئەی چۆن متمانەت پێکرد لە ئوتێلێک کارم دەکرد ئەو دەهاتە ئەوێ و منیش ئیقامەم نەبوو بۆ نەهاتیتە ئەم دەستگا حکومیە تا ئیقامەکە تازە بکەیتەوە من نەمدەزانی کە پێویستە ئیقامە تازە بکەمەوە زۆر جار دەبینێ خەڵکە خوان دەکەنە نوێنەریان وەکو مەحامی پارە لە خەڵک وەردەگرن بۆ نوێکردنەوەی ئیقامە و ئیستیقلال دەکرێن ئەو حالەتانە چۆنە گەباسکە ئەویستا نمونێوانە چی لێرن دەبینی ئەوانە لە شوێنی ئیشکردنەکەیان زۆر جار لە ڕێگەی خەڵکێکی ترەوە کەسانی خۆیان دەبەنە پێشکە بەحسابەوانە کاری نشینگان بۆکەن یان کارمەندی ئەفسەر و کارمەندی نشینگەن وی ئەمە بەشی بەدواداچوونی ئێمە چیەکەن لە هەموو دۆسیانە لێکۆڵینەوە دەکەن بۆ نمونە ئێستا ئەوە لە ڕێگەی کەسێکی سووریەوە کەسێکتری ناسیەوە خۆی بە کارمەندی نشینگە ناساندووە بە خۆشحاڵیەوە باشە کە خۆی هاتووە ئێمە بەدواداچوون بۆ یەکەم کەسی پارەی لێوەرگرتو و پاسپۆرتیشی لێوەرگرتووە کاتێک کە پاسپۆرتەکەی لێوەردەگرێ و کەسە ناچارە بێت بە دوای ئەو کەسە بڕات ناچاری دەکا ئێستیغلالەکە لێرە چی دروست دەبێت تەخیری دەکا کە تەخیری کرد دەکەوێتە سزای دواکەوتن ئێمە بۆکو ڕێنمایی نشینگە هەر کەسێک کە نشینگەکەی پێش مانگێک پێش ئەو ئەکسپایر بێت مافی ئەوەی هەیە خۆی یان لە ڕێگەی سپۆنسەرەکەی بێت نشینگەکەی نوێ بکاتە بەڕێوەبەراتی نشینگەی هەولێر بابەتەکەمان بازرگانیکردن بە مرۆڤ بوو دیاردەی بازرگانیکردن بە مرۆڤ بەڵام ئەوەی بینیمان شتێکی سیرمان بینی دیاردەیەکی سیرمان بینی کە ئەویش دوو کەسی بیانی وڵات فێڵەچیان کردووە کە دەگوترێت ئێستا دەست بەسە کراون یان ئەوەش نی ئەوانە هاوڕێنە یان پاسەپۆرتی خۆیدایتە نی هاوڕێکەی بە پاسەپۆرتی یان چونکە شێوەیان پێکەچی وەکو زۆر جار باز دەکەن کە دەڵێ خەڵکی وڵات زۆر جار فەیسیان لێکەچی شێوەیان لێک دەچی ئەو یان دەچێت پاسەپۆرتی نی دەبات و سەفەرەکە دەستە بەغدایە لەوێ کاروباری خۆی تەواو دەکات دەچێتە فڕۆکەخانە لە فڕۆکەخانە چێک دەکرێتەوە پاسەپۆرتەکانی دەچێت دەوائیرەکان ئەو هەموو سەفەر و گەشت و ڕۆیشتن و هاتنەی کەس نەیزانیوە ئەو کەسە نییە پاسەپۆرتەکەی لەکنە پاسەپۆرتەکەی کەسێکی دیکەی بەڵام کەس هەستی پێ نەکردووە کە دەگەڕێتەوە بۆ شاری هەولێر لە فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر لەلایەن کارمەند و ئەفسەرانی نیشینگەی هەولێر دەناسرێنەوە لێکۆڵینەوانە دەکرێت دەدەچێت یان پاسەپۆرتەکە ئیەنە نی بردیتی سەفەری پێکردووە لەو فترێش کە نی ئەو هاوڵات لێرە نەبووە دەبا پشکینی تەندروستی بکە کە لێرە دەمینێتەوە هاوڕێکەی لە باتوی چۆ پشکینەکەی کردیە پشکینەکەی کردیە و هاتەوە پشکینەکەشی باش دەرچووە دواتر لەلایەن نشینگەی هەولێر کە دەستگیر کران دەرچووکەوە ئەو فێڵەیان ئەنجام داوە ئێستا دەست بەسە کراون پەڕاوی لێکۆڵینەوەیان بۆ ئامادە کراوە و ڕەوانی دادگا کراون هەرێمی کوردستان بەهۆی سەقامگیریەکەی و ئارامی و ئاسایشەکەی لە ناوچەیەکی پڕ لە کێشە و شەڕ وای کردووە ڕێژەیەکی زۆر لە کەسانی بیانی و گەشتیار و کرێکارانی بیانی ڕووی تێبکەن بۆ ڕێکخستن و پاراستنی مافی ئەو کەسانە و کاری نایاسایی و هاتنی کەسانی نایاسایی لە ڕێگەی خوار و ناوەڕاستی عێراق بەردەوام چاودێری دۆخەکە دەکەن زۆر زاریش بەشێک لەو کرێکار و خزمەت گوزارانەی لە ماڵەکان کار دەکەن پاسەپۆرت و ئیقامەکانیان لێزەوت دەکرێت کە کەمتر خەمیان لە بەرامبەر ئەنجامەدرێت بۆیە دانەوێت مافی ئەو کەسانە بگەڕێنەوە ڕێگری لە بازرگانیکردن بەو کەسانە بگیرێت. ڕۆژانە کەیسەکانی بیانیەکان کە ڕوبەڕووی ئێمە دەبنەوە سکاڵا لە ئێمە تۆمار دەکەنەوە ئێمە بەدوا دەچن بۆ کەیسەکانیان دەکەن زۆربەی ئەو کەسانی کەوادێن لە ئێمە
کاری استغلالکردنە لەلایەنی استغلالی مادی و استغلالی بەشەری کەوا لە بۆ کاری لەشفرۆشی بەکاریان دەنێنیان ئەو کەسانە بۆ هەرێمی کوردستان هاتوونە دەیانبەن بۆ شارەکانی ناوەڕاست و عێراق و خواروی عێراق ئێمە بەدوادچون بۆ کەسانە دەکەین و ڕێکاری پێویستیان لەگەڵ دەگەین نەبەر. ئێمە وەکو بەڕێوەبەرایەتی نیشتنگەی هەولێر ئەرکمان پاراستنی کەسی بیانە کە دێتە هەرێمی کوردستان و لە هەمان کاتدا چاودێریکردنی ئەو کەسانەی کە لە ڕووی ئەمنی کێشیان هەیە یاخود لە ڕووی تەندروستی کێشیان هەیە. بێگومان هەرێمی کوردستانیش بەدەرنیە لە وڵاتانی جیهانی کە ڕوبەرووی ئەو دیاردە و ئەو کێشانە دەبێتەوە کە کەسی بیانی بازرگانی پێوە دەکرێتن. بازرگانی کردن بە مرۆڤ لە چەند حاڵەتێکدا خۆی دەبینتەوە. لە حاڵەتێک کەسی بیانی هاتوۆتە ئێرکوانە کار بکات بۆ نمونە لە ئارێژگایە کار دەکات. بەڵام کە هاتوۆتە هەرێمی کوردستان ئەو شوێنە نییە کە ئەو کاری تێدەکات. ڕوبەرووی شتێکی تر بۆتەوە یاخود لە کارکردن ساعتی زیاتر ئیش پێ دەکەن یاخود لە وەختی خۆی موچەکەی پێنادەن یاخود لە شارێک بۆ شارێک تر دەگوازرێتەوە بە ڕێگەیەکی نایاسایی ئەوە هەموو دەچێتە قاڵبی بازرگانیکردن بە مرۆڤ. تیمەکانی بەڕێوەبەرایەتی نیشتنگەی هەولێر و هێزەکانی ئاسایش و نووسنگەی بازرگانیکردن بە مرۆڤ و تاوانە ڕێکخراوەکان بە هاوبەشی هێزەکانی تر دەردەچن تا چاودێری شوێنەکانی وەک ساڵۆن و مەساز و هوتێل و دیسکۆ بارەکان بکەن دەیانەوێت لە دۆخی کرێکارانی بیانی و مافەکانیان لە چۆنیەتی کاتی کارکردن دڵنیا بن و کەسانی نایاسایی دەژیر بکەن و سەرەتاش چەند ساڵۆنێک بەسەر دەکەنەوە سەرپێچی ئەو شوێنانە دوای تۆمارکردن سزایان دەدەن. ئەمە لە دایرەی ئیقامەی هاتینە سەلامەت بێ هاتینە چێک بکەینەوە بزانین ئیقامەتان هەیە یاخودنا ئەتو ئیش دەکەی ئیش دەکەی لێرەوە نیە؟ کاکەوە لێرە ئیش ناکە لێ ئیقامەکەی نووسراژنی ماڵەوە. یەکێک لە مخالفەکانی ساڵۆنی تو ئەوەیە ئەو خاتونە لێرە کار دەکاتن بە تێستیش بی ئەوە یەکەم ڕۆژ نەهاتیە ئەمە معلوماتمان هەیە ئەمە معلوماتمان هەیە باشە خاتون ئەتۆ دەکرێ بەبێ ئیقامە ئیش بکەی جانتام جار گۆڕام نا ئیقامەم هەمووش پێیمە بەس جانتام گۆڕام ئەوڕۆ بە ئەجەلەکان بەبێ ئیقامە کو دەتانی ئەحمەد مەریەم ئەنگۆ کە هاتینە لێرە کار بکەن ئایا چەند سعات کارتان پێ دەکرێت خاوەنکار ئەو کارەی کە شیاوە لۆنگۆ ئەوەی بەکارهینایە سعاتی کارکردنتان هەموو لە بەخاترین گۆیە ئەو ئیجراعاتان ئەمە دەکەین وایە ناوی پێتان ناخۆش بی ئەمە لایەنی حکومەت هەوڵ دەدەین لۆ پاراستنی مافینگۆ وایە کاکە ئەم توش سەردانمان بکە ئینشاڵڵا ناوە دەرێ ئەمن مشتریمە لێرە مشتریش نییە لێرە کار دەکاتن کاکە لۆ لێماندە شاریەوە لۆ لەگەرمان سەراحەت ئەمە هاتینە لۆ ئەوەی هیچ مخالفەک لە کوردستان نەبیتن بە ئەمەش پێشکەین وەچی دەوڵەتان وایە لۆ باشە ئیقامەیان هەیە ئەمن کە هاتمە ژۆرێ ئەوە وەکو مراجع خۆ نیشانی مندا یعنی دەرێ ئەمن مراجع ئەم هاتیمە ئێرکوانە هاتیمە نینۆکم چا بکەم ئەمن دەزانم کە ئەوە نینۆکی چا ناکاتن ئەمە خۆم کرد جارێ بیدایەتی گوتمەتە ئەتۆم قسەی خۆت دەکەی هەتا ئاخر لەحظە دەمەوێت بڕۆمەجە پێت دەرم نە ئەو مخالفەت هەیە مادەم خۆت وەکو مراجعکی ناساندیە ئەوە یعنی فێل لەمە دەکەی لەگەڵ ماندێ کەسێک هەبیت ئیقامەکە دەینیتن و تەوە دەچیت تیمەکانی بەدواداچوون لە بەڕێوەبەرایەتی نیشتنگە لەگەڵ بەڕێوەبەرایەتی بازرگانی
ئەوان هەڵدەستن بە ئەنجامدانی ئەو هەڵمەتانە و چاودێری ئەو شوێنانە و بۆ ئەوەی مافی ئەو کرێکارە بیانیانە لە موچە و کاتی کارکردن و شوێنی حەوانەوە پارێزراو بێت چونکە زۆر جار لە بەشێک لە شوێنەکان کاری زیادیان پێدەکرێت و بەکاردێنر بۆ کاری لەش فرۆشی و ناچاری ئەوە دەکرێن کەوا بە زۆر کاریان پێ بکرێت. مادام بە تێستیش لێرە بیتن یعنی لێرە ئیش دەکەت لەناو ئەو مەجموعەیە منە ئەدی سووریش هەیە سووریەکەش مازەفنینە ئەدی کو لە ژووری لەیزەر ینی زەرعی دانیشتیە زەرعی دەکەت. هەر کەسێکی بیان لەو کارە تێوەگڵا بێت دوای ڕێکاری یاسایی دیپۆر دەکرێتەوە و کەسانی ناوەخۆش سزا دەدرێن و شوێنەکان دادەخەن. ئێمە کە بیدایەت هاتینە ژوور داوا لە ڕزیپشنمان کرد کە مولەتی تەندروستی و مولەتی پێشەی پێشانمان بدەتن کە ئەوانە نیتی وتی لە ناو ئەوی دیدا ئیجراعاتی خۆی دەبەتن کە مولەتی دەربینین بەس ئەوها دیارەکە هیچ یعنی ئەو شتانەی نییە. داوای ئیقامەمان کرد سێ کارمەندی هەیە یەک لەوە کارمەندانە نە ئیقامەی پێبوو نە پاسپۆرتی پێبوو لەگەڵ خۆمان دەبین حتا پاسپۆرتەکە و ئیقامەکەی لەگەڵ خۆی بینیتەوە.